هەژدە ڕۆژە خۆپیشاندانە گرتبوونەوەکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە. ئەم ڕۆژ جگە لە نەخۆشخانەی فریاکەوتن و هێزە ئەمنیەکان سەرجەمی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بایکۆتی دەوامەکانیان کرد و هاتنە نەڕیزی خۆپیشاندانەکان. لێرەش نەڕیزی خۆپیشاندانەکان بەشێک لە کاسبکاران و چینی تۆژەکانی هەڵەبجە بەشدارن. جیاواز لە مامۆستایان و فەرمانبەران و کاسبکارانی هەڵەبجە ڕۆژانە بەشێک لە فەرمانبەران و مامۆستایانی ناحیەی خوورماڵ و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەشداری لە خۆپیشاندانەکانی هەڵەبجەدا دەکەن. پشتیوانی داخوازی سەرجەم چین و توێژەکانی مامۆستایان و فەرمانبەران کە داوایەکی زۆر ڕاو ئێمەش بەشێکیلەوان ئێمەش وەکوان فەرمانبەرین و وەکوان قوتمانێ و موچەمانەیە لەبەرەوە ئێمەش بەشێکی لەوان لەوان گیانی. ئێستا باڵغ بۆ عمری چۆتە سەر باڵای بەڵند بووە وەکداری بێبەر. پێشکەشکردنی شێعر و چیرۆک و شانەوگەری و وتار لەلایەن خۆپیشاندەرانەوە بۆتە بەشێک لە چالاکیەکانی ڕۆژانە و هەندێک لە هێزە ئەمنیەکانیش لە دوای تەواوبوونی دەوامی فەرمی خۆیان دێنا نێو ڕیزی خۆپیشاندانەکانەوە. ئەمە جگە لە بەشداریکردنی بەشێک لە مامۆستایانی ئاینی و هەندێک لە بەرپرسە ئیدارەکانی هەڵەبجە. هەتا وەڵام نەگرین ئێمە لێرەین و بەردەوامە بین و تەنسیقیشمانەیە لەگەڵ شوێنەکانی تر پێویستە وەڵامی جددیمان بدرێتەوە تا ئێمەش بڕۆینەوە هۆڵەکانی خوێندن و سەرکارەکانمان. بۆیە بەردەوامە بین و تەرحی تر و بژاردەی تریش لە بەردەستمانەیە بۆ فشارکردن. هیوادارین بەم جۆرە خۆپیشاندانانە بێن بەدەممانەوە بژاردەکانی تر نەگرینە بەر. هەرچەندە ماوەی هەژدە ڕۆژە هیچ شوکارێکی هاوڵاتیان لە بەشێکی زۆر لە فەرمانگە حکوومیەکانی هەڵەبجە ئەنجام نەدراوە و فەرمانبەرانیش هاوشێوەی مامۆستایان دەرگای فەرمانگەکانیان داخستووە، پارێزگاری هەڵەبجەش پشتیوانی خۆی بۆ خۆپیشاندەران دووپات کردەوە. باسیشی لەوە کرد کە خۆی و جێگرەکانی لە ڕۆژانی داهاتوو بەشداری لە خۆپیشاندانەکاندا دەکەن. بڕیار ئەدەین لەگەڵ هەموو دایرەکان و سەرۆکی دایرەکان بەشداری بکەین، بەڵام ئێمە هەر پشتگیریمان کردوون و ئێستش خۆشمان بەوە ئەزانین کە ئەم کۆمیتە ئاشتی هەموو سۆربەی لە ڕێخەری خۆپیشاندەرەکان کە لەگەڵ ئێمە کۆ بنەوە، معنیەوە ئێمە وەکو ئەمە بەشداریەکە کە لەگەڵ ئەوانین و بە فعلیش هەر بەشداریەک ناڵین هیچ کەسێک سزا هیچ کەسێک بکەوە خۆمان کە سەرۆکی وحدەی ئیداری لێرەین سزاکە لە لای ئێمەوە هەر کەسێکی سزا هەر کەسێک بکە ئێمە لێ قبوڵ ناکەین و ئەو سزای جێگەی خۆی ناگرێت. بەردەوامی خۆپیشاندانەکانی هەڵەبجە لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکە بەشێک لە خوێندکاران سەردانی خوێندنگاکانیان دەکەن بە مەبەستی درێژەدان بە خوێندن. بەڵام تاکو ئێستا پرۆسەی خوێندن لە هەڵەبجە ڕاگیراوە و بەڕێوبەرایەتی پەروەردەی هەڵەبجەش داوا لە مامۆستایان دەکات بچنەوە هۆڵەکانی خوێندن. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.